خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بەڵگەنامەکانی جێفری ئێپستین دەکەین کە سەرمایه‌دارێکی جوولەکەی ئەمریکیە لەلایەن وەزارەتی دادی ئەمریکا بە هەزاران بەڵگەنامی لەسەر بڵاو کراوەتەوە کە تێوەگلاوە لە بازرگانیکردن بە منداڵان و چەندین ناوی چەندین سەرمایه‌دار و سەرکردەی وڵاتانی جیهان و ئەمریکا دەهێنرێت کە چوون بۆ دورگەکەی و دەرجێژی سێکسیان کردوتە سەر منداڵان. ئێمە قسە لەسەر ئەو دۆسیە دەکەین ئایا ئەم کابرایە کێیە و ئایا کاری بۆ کێ کردەوە کێ لە پشتیەوە بووە و ئایا ئەمە پرۆژەیەکی هەواڵگری بووە و قسە لەسەرەوە دەکەین ئەوانەی کە ئێستا جیهان بەڕێوە دەبن کە لەو دۆسیانەوە تێوەگلاون جیهان چاوەڕێی چی دەکە و ئەم کەیسەوە پەیوەندی بە پرسی ئیلحاد، پەیوەندی بە پرسی مافەکانی مرۆڤ، پەیوەندی بە پرسی منداڵان قسەی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز یەحیا نەوزەر جاف نووسەر کە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان مامۆستا یەحیا بەخێربێن سوپاسیان بە دەبوون زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا باسێکی مێژووی ئەو کەیسەمان بۆ بکەی کەیسی جێفری ئێپستین چییە؟ ئەو کابرایە خۆی کێیە و کەیسەکەی چی لە خۆ دەگرێ چی تێدایە دوای دێنە سەر لێکەوتەکانیش. بسم الله والصلاة والسلام على رسول الله. ڕاستیەکەی خەڵکی بەتایبەت منتیقەی خۆمان لە ئەم حەدەسەی کەیسە بەجارێت تەقیە و لە یەک ڕۆژە نزیکەی 3 ملیۆن دۆسیە خرایە بەردەم خەڵک ئەم حەدەسەی بینیەوە و ڕەنگەوە بزانێ ئێستا حەدەسێکی کاتیە و یا تایبەتە بە ئێسەوە و ئێستا ئەم ڕووداوە ڕیاوە. ئەگەر نەچینەوە سیاقە مێژوویەکەی ئەم ڕووداوە ناتوانین وێنەیەکی دروست لە ذهنی خەڵکە ئامادە بکەین. هەموویە پێچێتە مەلەفێ پێچێتە ڕسمێ پێچێتە کەسێ وای لێت ئەسڵی مەوزوعەکەی لە بیرەچێتەوە کە ئەمە چییە و چۆن بۆ چۆن گەشتوتە ئەم قۆناغا و چۆن ئاشکرا کراوە وەچی لە پشتی ئەم دۆسیانەوە ئەگوزارێت. یەکەم دۆسیەی ئەم ڕووداوە لە ساڵی 2005 دەستی پێ کرد کاتێ لە بنکەیەکی پۆلیسی فلۆریداوە لەسەر پەیوەندیەکی سێکسی و علاقەیەکی سێکسی لە بینی کەسێک جێفری ویستۆن لەگەڵ ئافرەتێک کە خوار تەمەنی باڵغ بوو خوار تەمەنی زەواجێتی لە 13 ساڵ و 12 ساڵەوانە ئەم پەیوەندیە کەشف بووە. دۆسیەکە بەدوایە چند لەسەری ئەڕۆن بەڵگەی بۆ کۆکەنەوە لە ئەخیرەوە بۆ کوڵی بە بڕیارێکی زۆر بەسیط تێپەڕێ کە 13 ساڵ حکمی 13 مانگ حکمیەیە لە ساڵی 2009 2005 دۆسیەکە کرایەوە لە 2009 ئەم پیاوە 13 مانگ حکم دراوە. باش 13 مانگەکەشی تەواو ناکە بە پێشوەختە و زووتر بە حیلەی قانونی ئازادیەکەن و کەسیش نازانێت لەو ماوەیشە کە لە زیندانە بووە لەکوێ لە زیندانەوە چێناڵە لە دوورگەکەی خۆشیانە بوو. یعنی ئەمەنە پێگەی دەستڕۆیشتوو بووە و لەوێەوە کاتی تر ئێترافی گرۆ کە لەوێەوە هەر ئیدارەی ئیش و کارەکانی گرۆ بە حساب کە لە زیندانە بوو. پاشان لە 2015 جارێکی تر ئەم دۆسی ئەتەقێتەوە بەچی بە کۆمەڵێ بەڵگە و قوربانی و خەڵکانی دیکە لە هەمان کەس و لە هەمان بابەت کە پەیوەندی بە بازرگانی بە بەشەرەوە هەیە کە ئەم دۆسیە تەقیەوە دووبارە لە 2015 لە 2018 و ئەمە کەوتە ژێر کۆنتترۆل و چاودێری لە 2015ەوە دەستگا پەیوەندیدارەکان خەڵکی معنی خەڵکی نخبەی ئەو وڵاتە قسەیان لەسەر ئەم قسەیە کرد. ئەمە کێ بۆ ناگیرێ بۆ ناکرێ بۆ ناکرێت قسەیان لەسەرەکرد تا 2018 ڕۆژنامەیەکی ئەمریکی زۆر بە وردی زۆر بە بنکۆڵکاری چوو بە دوای ئەم دۆسیەیە لە ئەوەڵی تا ئیسەی ئەسڵەن مەلەفی ژیانی ئەم کەسە کە زانکۆشی تەواو نەکردووە و هەموو شتەکانی تەنانەت دەوڵەمەنێکیشی دەوڵەمەنێکی فەیک و دروستکراوە لەلایەن ئەو کەسانە کە ئیدارەیەکەن وەکراوە بە واجهەی پرۆژەیەکی گەورەتر. لە 2018 ئەم پرۆسەیە بە تەواوەتی تەقیەوە و بوو بە قەزەیەکی ناو هەموو میلەتی ئەمریکا. ناچار لەژێر ئەم بەڵگە و دەلیل و بە دوواداچوونە وردانە و فشاری خەڵکیە لە 2019 بە تاوانی فیدراڵی کە تاوانێکی گەورەیە و مادەی قورسیە ئەم پیاوە دەستگیر کرا. مانگی تەواو نەکرد لە سجنە ڕایانگەیاند جێفری ئێپستین مرد. بەچی وەڵا خۆی کوشت بەچی وەڵا لە ژووری زیندانەکە خۆی هەڵواسی و تەواو چۆن نە کامێرەی لێ ئیشی کردووە نە پۆلیسێ نەشایەتێ نەمەوزوعە هیچ بە حسابی خۆیان بە مردنی ئەم کەسە سەرنرایەوە بەڵام مردنەکەی شێوازی مردنەکەی ئیعلانی مردنەکەی
بە جارێ ڕووداوەکەی ئەوەنەی تر تەقاندەوە لە ناو ئەمریکا. لە 2019 مرد، بەڵام لە 2020 بزوتنەوەیەکی بەرفراوانی خەڵک لە ئەمریکا لە نوخبە لە گەنجان لە هەموو کەس دروست بوو بە ئەوکو بڵێ شەپۆلێکی سەرتاسەری وەک بزوتنەوەیەکی لێهاو لە ساڵی 2020 تا 2024 ئەم خەڵکە نەوەستا. قسەی لەسەرم دۆسیە کرد، مەلەفی تریان هێنایەوە، کوشتنی جۆن کەنەدیان زیندوو کردەوە، هەرچی مەلەفێک کە پەیوەندی بە مخابرات و بەو پرۆسانەوە بۆ زیینویان کردەوە، چونکە گەشتن بەوەی ئەمە ناکرێت کەسێکی سادە بێ و ئەمە ناکرێت بێ دەسەڵات بێ و ئەمە ناکرێت بە کەسێک نەبێت لە پشتیەوە و ئەوانەی لە خوارەوە بوون قسەیانەگر بە ڕوونیان و دەمە موسادا چەند خەڵکە نوخبەکە نەیوێرا بە ڕوونی قسە بکە. لە نەتیجە 2020 کۆمپانیاکەی تۆمەتبار کرا بەوەی کە بازرگانی بە بەشەرەوە کردو. تا 2024 ئەم پرۆسەیە خایاندی. لە 2024 لەژێر تەمەن هەمان مەوجەی ئەم بزوتنەوە کاریگەری ناو کۆمەڵگەی ئەمریکا ناچار بوون دۆسیەی دادگایکردنەکەی 900 پەڕە لە دۆسیەکەیان ئەعلان کرد بۆ خەڵکی، بەڵام بە زۆرترین لێبڕینەوە، زۆرترین شاردنەوەەوە، زۆرترین چیەوە، بەڵام 900 پەڕە زۆر بوو بۆ خەڵک کە تیایدا شایەتی باش قسەی تیاکرا بوو، قوربانیەکان قسەیان هەبوو، ڕووداوی تر کەوتەوە ناوە. بینینی ئەم بەڵگە و دەلیلانە بە فەرمی و لە مەحازیری دادگایکردنیە ئەوەندەی خەڵک تر خەڵک تووڕە بوو و ئەوەندەی خەڵک بزوتنەوەکەی بەرفراوان بوو. تاوای لێهات لە 2025 بە تەواوەتی بوو بە ساڵێک کە تایبەت بێ بە فشاری سیاسی و یاسایی. پرۆسەکە لەوە دەرچوو قسەی خەڵک بێ و ڕای نوخبە و نووسەر و خەڵکی خوارەوە بێ. هاتە سەرەوە تەنانەت بوو بە بەشێ لە کەمپینی ئینتیخابی زۆرێک لە کۆنگرێزمانەکان حتا لە هەردوو حیزب بە جیاوازی. تەنانەت ترامپیش وعدی ئەیا لە کاتی ئینتیخاباتە کە هەم دۆسیەی تیرۆرکردنی جۆن کەنێدی زیندووەکەمەوە مەلەفەکانی بۆی بزان ڕێی عام هەمووی بزانێت و گەربەنیێنی هێڕاوەتەوە، هەم دۆسیەی ئیبستنیش ئاشکراکەم. ئەمە کە بوو بە ڕێی عام لەژێر فشارە وای لێهات کە کۆنگرێس بە کۆی زۆرینەی دەنگ تەنانەت لە هەردوو حیزب پرۆژە یاسایەکیان پەسەند کرد، ناویاننا پرۆژە یاسای شەفافێتی دۆسیەی جۆن ئیبستێشن. ئەم یاسایە طبعاً ترامپ نەیتوانی ئیمزای نەکا بۆ چونکە ئەویش هەر لەژێر فشارە بوو، خۆی متهم ئەکرا و قسەی زۆر لەسەر ئەکرا کە تۆ تاوانباری بۆیە ئەیشاری تۆ بۆیە ناڵێ ئەویش لە کاردانەی ئەما بەردەوام ئەوی نەخێر منوانیە و ئەیکەم، ئەویش ئیمزای کرد. لێرا بێ بۆ گرنگی ئەم فشارە سیاسیە و ئەم حملە بەهێزە لە 2025 بەرهەمی تۆفانی ئەقسا بوو. چۆن لە 2023 کە ڕووداوەکانی غەزە دەستی پێکرد و 7 ئۆکتۆبەر دەستی پێکرد و جینۆسایدی غەزە دەستی پێکرد و بۆ ماوەی 2 ساڵ بەردەوام بوو، ڕێی عامی ئەمریکی دژی ئەم جەنگەوەسە. پێچەوانی ڕێی عامی ئەمریکی وەک بینیمان لە مزاهراتی زۆر گەورە، لە ڕاپەڕین و ئینتیفازەی قوتابیانی زانکۆکان، لەو هەموو ڕووداوە هەمووی داوایە کرد ئەم شەڕە بوەستێ، بەعکسی داواکاری خەڵکەوە نەک جارێ، نە 2، نە 3، نە 4، نە 5، نزیکەی 6 جار ئەمریکا ڤیتۆی بەکارهێنا دژی وەستانی جەنگ. هەتێمە خەڵک پرسیاری لا دروستە بوو، یعنی ئەم ئەمریکایی ئێمە چ پێویستەگا ڤیتۆ بەکاربێنێ دش بە وەستانی جەنگ؟ وەستانی جەنگ خوان بە شتێکی قورس نییە، با جەنگەکە بوەستێ. ئەم پرسیارانە لەناو خەڵکا بەردەوام وەڵامەکەیەوە بوو کە کۆنتڕۆڵی ئەمریکا و سیاسەتی ئەمریکا و نوخبەی ئەمریکی لە دەستی خۆیانە، نەک بەوە بەڵکو بە پارەی خەڵکی ئەمریکا باشترین چەک و تەکنۆلۆژیا پێشکەش بە سوپای ئیسرائیلەکرا لە جینۆسایدنی خەڵکێکە لە شارێکی بچکۆلە بە ئابلۆ قەدراوی. ئەمە منطقی نەبوو، ئەمە شتێکی غیر منطقی بوو، تا ئاستیەوەی هێزی ئەمریکی بەشداری کردو لەو شەڕەیە. ئەو هێزی کە پیایە ئەنازێ دەلتا بەشداری فعلی کردوە لە شەڕەکەیە، بێجگە لە تەکنۆلۆژیای مخابرات و تەکنۆلۆژیای قەمەر سناعی و تەکنۆلۆژیای سەربازی ئەوەی کێ بە خەیاڵی بەشەرە کە بینیمان ئەمریکا بەشدار بووتێ. ئەمە بە تەواوەتی خەڵکی قەناعەت پێکرد کە ئەگەر کەسێک تا ئەو دەقە بە گومان و وایزانی بێ ئەمریکا لەژێر کۆنتڕۆڵی هێزی ترایە و ئەمریکا بەم زەبەلاحی و تەکنۆلۆژیا و سەربازەوە گروپێک ئیدارەیەکەن و ئاڕاستەی ئەەکەن و بڕیاری بۆ ئەدەن بەتایبەت لە سیاسەتی دەرەوە لەکوێ
لە تۆفانی ئەقسا و لەو 2 ساڵی جینۆسایدی غەزە هەمویان قەناعەتیان بۆ دروست بوو کە ئەمریکا ئیرادەی لە دەستی خۆیانە و ئەمەیشیان بەستەوە بەچێەوە ئەمەشیان بەستەوە دویسان ئەم کەیسیان زین و کردەوە بەڵێ بەڵگەتان چێ بەڵێ ئەم جفریە کە ئەمە ئەکا لە وڵاتەوە بە ئارەزوی خۆیەت و ئەڕوا و کەس لی ناپرسێتەوە و دیارە ئەمە هێزێکتر هەیە. باسی کوشتنی جۆن کەنەدی لەسەر چی کوژرا؟ 2 دۆسیی جوڵان. یەکەم پرۆژەی ئەتۆمی ئیسرائیلی خستە ژێر پرسیارەوە وتی ئەبێت ئەویش وەکو هەر پرۆژێکی ئەتۆمیتر لەژێر کۆنتترۆلی ڕێکخراونی و دەوڵەتەکان نابێ. زائیدەن ئایپاک کە ئێستا بەهێزترین لۆبی جوولەکەیە لە ئەمریکا و ئەوەندە بەهێز بووە کە هیچ سەرۆکێکی ئەمریکی نییە نەچێتە بەردەم ئایپاک و تەرحی ئەفکاری خۆی و ڕای خۆی نەگا و بە فلتەریەوە تێنەپەڕێ لە سەردەمی جۆن کەنەدی متتەهەم بوو بەوەی کابێ لێکۆڵینە لەگەڵا بکرێ و وەکو منەظەمەیەکی ئیرهابی بژمێرێ کە گەشت دەستی بر بوو ئەم 2 دۆسیە تیرۆر کرا. ئەم پرسانە لەناو ئەمریکیەکانە بە هێمنی هەبوو. واتە پرۆسەکە لەکەوە دەست بێگەر 2005 هات بە قۆناغتا بوو بە بزوتنەوەیکی جەماوەری دوایی بوو بە هێزێکی یاسایی و سیاسی و قانونی لە 2025 کە بەرهەمی ئەو زیینوبوونە و هاتنەوە سەرهۆشەی تۆفانی ئەقسا بوو لەناو ئەمریکا بە ناچاری چەند سەد هەزار بەڵگەیان خستە ڕوو لە 2025. باش من بەس تەواوی کەم ئیتر سەردە تاریخەکەی نامێ. لە 2025 سەدان هەزار بەڵگە هاتە ناوە بەڵام بە مشەفەرکراوی بە سانسۆرکراوی بەوانە بەڵام ئەوەندەی تر خەڵکەکەی هاندا بۆی کە بەڵێ بە حەقیقی و بە یەقینەوە ئەم کەسە خۆی نییە و ئەم کەسە کاری بۆ دەستگای موسادی ئیسرائیل کردووە و ئەم کەسە شەبەکەیەکی گەورەیە لە نەناو ئەمریکا و لە جیهانە و تەنها پەیوەندی نییە بەوەی دەستدرێژی سیەکسی بۆ لەسەر کەسێکی کچێکی تەمەنکەم یا مناڵێکی تەمەنکەم. پرۆسەکە زۆر لەوە گەورەترە. پرۆسەکە چۆتە بوارێکی سیاسی گەورە، چۆتە بەشداری ئینقلابات، چۆتە بەشداری بەرپاکردنی جەنگەکان، چۆتە بەشداری زۆر پرۆسەی تەنانەت دەستکاریکردنی جیناتی بەشەر، چۆتە پرۆسەی باش مختەبەراتی نێودەوڵەتی، چۆتە پرۆسەی تەنانەت دەستکاریکردنی پرۆگرامی خوێندن لە زۆر وڵاتە. قسەیان لەسەر هەموو شتێک کردووە ئەم گروپە. ئەم خەڵکە فشاری کرد و خەڵکە سیاسیەکان فشاریان کرد، فشاریشان لە ترامپ کرد کە ئیتهامیان کرد کە تۆ خۆت تاوانباری بۆیە واناکەیت و واناکەیت. بۆیە لە 31 2026 وەزارەتی داد لەژێر فەرمانی ئەو بڕیارەی کۆنگرێسا بە موافقەی تەبعاً ترامپ نزیکەی 3 ملیۆن دۆسیەی ڤیدیۆ و ڕسم و ئیمێڵ و هەمووی خستە بەردەم خەڵکی. ئەویش هێشتا مشەفەری زۆر، هێشتا زۆربەی ناوەکانی شارراوەتەوە، هێشتا هەمووی نییە. بەڵام لە نەتیجا گەشتین بەچی؟ پرۆسەکە شتێکی 1 ڕۆژ و 2 ڕۆژ نییە. لە 2005 تا 2025 20 دانە ساڵ ئەم دۆسە هەیە. بڵێن لە 1990 دوورگەی کڕیوەوەیە ئەو کابرای خۆی جوولەکەیە. بەڵێ لە 1990 دوورگەکەی کڕیوە. لەو کاتێو بازرگانی بە منداڵەکە تا بڵین مردنەکەی لە 2019. ئێستا ئێمە لە 2026 دوای 20 ساڵ لە فشارکردن لەم دۆسیە و هێنان و بردننی گەشتونە نقطەیە کە هیچ کەس ئێستا لەسەر زەویە و هیچ کەسیش ناتوانێت بشارێتەوە کە ئەم کەسە کاری بۆ موساد کردو. باشە بەس چۆن کاری بۆ کردن؟ ڕەنگە بڵێن ئیشان پێچی بووە، ینی ئیشەکە بۆچی بۆ مۆساد بۆ نمونە؟ گەورە بیرمەندی فەیلسوفی رووسیاڵێ ئەم کەسە بەرپرس و وەکو بەڕێوەبەری لایەنی کوڵی کارمەندانی ئەم دەستگایە، چونکە خەڵک لەسەری ئەمە هەیە. یەکێک لە ئیمێڵەکان کە باسیەکات دوای مردنی ئەم کەسە بە حساب خۆ کوشتنەی لە ناو زیندانە ئیمێڵێک نێنراوە بۆ برای ئەم، پێی وتراوە وەکو براکەت ئەتخنکێنم و ئەبێ خۆت بێیت بۆیە مدیر بزانێ چی ئەزانیت. یعنی کەسێک ێ مدیرە چێ ئەو کەسە بە ناوی مدیر باسەکرێت لەم دۆسیە دیارە لە سەروی ئەم جیفریشەوەیە. کەواتە موسسەیەکێ، کەواتە دەستگایەکی تر هەیە، کەواتە خەڵکێکی تر هەیە پێش جیفریش و دوای مردنیشی لە 2009 بەردەوامە لە ئیشەکە و ئێستا سەرزەوی ئیداری سەرزەوی حەدەسەکانی سەرزەوی ڕووداوەکانی سەرزەوی هیچی بەدون نین لە لۆبی ئەم هێزانەی کە دەستیان گەیشتۆ بە زۆربەی نوخبەی عالەم، بە زۆربەی نوخبەی ئەمریکا
و بە زۆربەی دەستگا حساس و مؤسسات حساسەکانی ئەم خەڵکی سەرزەوی ئەمە نوقتە گرنگەکەی. باش بەس لەێنە هەواڵگرێکەوە بووە کە و سەرمایهدار بەرپرس بڕیار بەرست ڕۆشن بۆ ئەوێ و دەستدرێژی سێکسیان کردو سەر منداڵان تۆمارکراون و بۆیە دوایی بەکاردێنرێنەوە بۆی کە لە بڕیارە سیاسەکان کاریگەرێنە سەر بێ ئەوەیە پرسەکە دوو بەشە بەشێکیان بیزە بدەوەیە کە خەڵکی ئاسایی تەنانەت لە جیهانیشا تا لە سەرۆکەکانی جیهانیشا لە کوێی ترا دەستیان بردۆ بۆ هەمویان و ئیشیان کرۆ لەوەی کە هەمویان تێبخەن لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئەوانەوە. بەڵام شتێک کە لەم بینە ئاشکرا بۆ بریتێ لەوەی ئەمانە خۆیان بەشێکی زۆریان بە پێی خۆیان بە حەزی خۆیان چوونەتە ئەم شوێنە و لەوێت تەنها بریتی نەبەرەوەی دەستدرێژی سێکسی و لایەنی جنسی لە مەوزوعەکە بێ چوون بۆ تو قەوساتی کۆمەڵێ شتی دینی کە ئێستا خەڵک پێی تەقبول ناکرێت لە کوشتنی منداڵی ساوا لە دلەتکردنیان لە خواردنی خوێن و گۆشتیان بەڵام پرۆسانە لەوێ دروست بووە. ئێستا پرسیارەکەوەیە خۆمەرۆنی کە برا تێکەوت بێ لە ڕووی ئەخلاقیەوە بووە بە بەشێ لە مەنزومەیەک ئەم مەنزومەکێن وەکێن ئەم توقوسانە جێبەجێەکەن و ئەم دژایەتی قوڵەی مناڵ وەکو فترەتێکی پاک چه ئیدارەی ئەکا لە مقابلا بە تایبەت پرسیاری لێگەن دەڵێن تۆ خۆت خودی شەیتان نیت بەجێفری دەڵێن بەڵێ ئەحەپەسێ و وەڵامی هەڵبەزرکا و شتی تر ئەڵێ واتە پرۆسێکی تر هەیە لە قوڵتر لەمەی کە باسی بەس مخابرات بێ باسێکی عەقیدەیی باسێکی عیبادەتیشی تێکەوتووە کە ئێمە بەعام حتا لە هەموو هەرسی ئەدیانەکە باسی دەجال ئەگرێ باسی شەیتان خودی خۆی ئەگرێ باسی کوڵەی شەیتان پەرستەکان کە عیبادەتی تایبەتیان هەیە لەم بوارە و دژی مناڵن هەرەوەیە کە بە ئاسانی جەنگێکی وەکو عێراق دروستەکەن 1 ملیۆن منداڵ 1 ملیۆن منداڵ لە عێراقا مردووە بە بەدخۆراکی بە حەسار بە لەیانی عێراق لە سەردەمی چیە جۆرج بۆشی باوکو جۆرج بۆشی کوڕە ناوی هاتووە لە ناوی زۆر بە خراپی هاتووە ناوی هاتووە بەوەی کە دەست درێژی سێکسی کردوتە سەر کوڕی منداڵ و دواتر جەستەیشی لە دلت کردووە و لە خوێنی خواردوێتەوە کەسێک ئامەی هەبێ گەشت بێتە ئەم مەرتەبە لە بەشداری لەم پرۆسەیە بە ئاسانی شەڕی عێراقیشی بەسەر ئاسەپێنن لە کاتێکە عێراق هەموو جۆرە تەسلیمی نیزامی دەولی بوو بە ئامادەی دەربڕی بۆ هەموو ڕێکەوتنیەک و هەموو تەنازولێکی کردو و هیچ چەکێکیشان نەدۆزیوە لە عێراقا. ئێمە ئەو جیلە بیرمانیە کە کۆڵم پاوەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا بوو ڕەشپێسێ بوو لەناو ئەنجومەنی ئاساییشە ئێستا مەنزەرەکەم لە بەرچاوە کە ئاوا ڕسمی بەرز کردەوەتی بەڵێ ڕژێمی عێراق هێشتا چەکی کیمیاوی ئەوانەی ماوە لەکوێیە ئیشارەتی یەکردوتیەوە تا مەعمەلەکەی تا لە خوورماڵە ئەوە حەدەسێکی مێژوویە کابرا نەی ئەزانی لە نەوەیەکەوە خوورماڵ لە دەستی سەددامان نەماوە وایوت چەکی کیمیایی لەوێ دروستەکرێ ئاوا خەڵکیانە گەوجان ئەو سەردەما ئەم سۆشیال میدیانە بوو سەریع میلەتەکەەوە شارکاتەوە بە ئارەزی خۆیان ئەیان بڕی میلەتی ئەمریکا هەمووی ترساندە بوو کە ئەگەر لە عێراق نەدرێ کە ئەگەر لە ئەفغانستان نەدرێ تیرۆریەتە ناو ئەمریکا ئەم هەڵگیرسان نیە و جەنگانە پەیوەندی بەوکەسەوە بێ ینی لە دووە ئێمە وەکو من لێمە پرسیەوەی من لێمە پرسی چەند ساڵە ئەمە قەناعەتمانە و چەند ساڵە هاوار بۆ ئەماکەین و قسە لەسەرم بەسەکەین و هەموو کەس لەسەر ئەمە هۆشیارەکەینەوە بەڵام ئێستا ئەوەشی هەمان ڕای ئێمەی نەبوو لە ڕابردووە لە 2026 و لە دوای ئەم ئیمێڵ و پرۆسانە و لە دوای ئەو هەموو جەنگ و ناڕەحەتیانەی لە جیانە ڕوەیە دڵنیا ئەبێ هیچ پرۆسەیەک ڕووی ناوە بەبێ ئەمانە لە جەنگەکان یەکێک لە ئەو ئیمەڵانە گفتوگۆیەکە لە بینی خۆی و هاوڕەیەکە باسی سیاسەتی دەرەوەی ئەمریکاکە ئەڵێ سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ئێستاە ئیش لەسەر ئەوەکە لە هەموو جیهانە ئاشوبە و فیتنە دروست ببێ شەڕ بۆچی بۆی ناچار نەبێ بچێتە دەخولکە کەوان شەڕیان بوو خۆیان لاوازە بن کە لاواز بوون ناچاری لای ئەمریکا بن ئیتر ئەمریکا پێویستی بۆنی خۆی بچێتە دەخولکە و فعلەن سەماوە بینین رووسیا شەڕێتی لەگەڵ ئۆکرانیا رووسیایش و ئۆکرانیایش و هەموو یەکێتی ئەوروپاش دەستیان بردووە بە قاچی ئەمریکا و هاوکاریان بکات شەڕی لە بینی هەموو منتیقا دروست کردووە بۆیە هەموو تەرەفەکان ناچاری لای ئەمریکا بوون بەبێ خوێنی یەک ئەمریکیشی ڕژابێت ئەم پرۆسەیە بەشێکە لەم سیاسەتانی کە ینی پێ دوێستا بڕێبرستانی ئەمریکا ئەو ڕۆڵی کە بینیان لە پشتیوانی بڵین جینۆسایدی غەزە ئەوەی کە دژی ئێران حوسیەکان پێوەستە بەو لۆبی جوولەکە و ئەو کەیسانەوە پرسیارەکە بێ بەعکسۆ بکەین خەڵکی ئەمریکا ئەمە ئەپرسێ و بە ئاشکرا ئەیڵێن
چ سوودێک بۆ ئەمریکا هەیە بۆ نمونە لەلایەنی ئێرانە وەکو ئەمریکایەک لەو سەری دنیا چ سوودێک هەیە هیچ سوودێ نابینن لەوە کە ئەمریکا وەکو ئەمریکا بدا لە ئێران هەمویان دڵنیان لەوەی کە لێ ئەدرێ لەبەر کێ لێ ئەدرێ لەسەر داوای ئیسرائیل کە خۆی چاری ئەم دەوڵەتە ناکا ئەوێ بەم ئەمریکایە بە خوێنی ئەمریکی بە پارەی ئەمریکی بە چەکی ئەمریکی هەموو دەوڵەتەکانی ئەم ناوچە بچووک و زەلیل بکە بۆی بەس ئەو بمێنێتەوە بە بەهێزی و ئەمە سیاسەتێکی بەردەوام ئیسرائیل هیچ کەس ناڵێ بەهێز بێ و هیچ کەسێ نابێ لەسەر پێی خۆی بۆسێ بۆی ئەو بەهێز بێ ئەمە هەموو ئەمریکیەکان ئیسا ئەمە بینن و ئەم زانیاریانە ئەزانن بۆیە لەژێرەوەی غەزە شەروایە باسی زاوەکەی ترامپیش دەکرێت بزانم جاریت کۆشنەرە لە ئیمێڵەکە بەڵێ ئەوەی غەزە تەبعاً لە هەمووی ڕوونترە بۆ چونکە پرۆسەکە زۆر ئینسانی بوو لێت داوە وێرانت کردووە چەند هەزار کەسی لێ شەهید کردوون باشەڕ بۆسێ نەوەسا بە کێش ناوەسا بە ڤیدیۆی ئەمریکی بە کێ ناوەسا بە چەک و فیشەک و عتادی ئەمریکی بەردەوام بوو و بە پشتیوانی ئەمریکی تەنانەت کارگەشتە ئەوەی ئەمریکا سزای دادوەرەکانی دادگای نێودەوڵەتی بات بڵێ چۆنە بێ بچن داوای وەکو تاوانبار سێری ناتانیاوە بکەن و فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکەن لەمە فەزاحەتتر هەیە باش و لەمە کە ئەم دەمامکە کەوت لە سیستەمی نێودەوڵەتیە کۆمەڵگەی UN باوینەما قیەمنەما بۆ دادگاکان یاسا بوو بە یاسایەوە چیە بەهێزە و واژ نقطەکانی هێزیان گرتووە لە اقتصاد و لە سەربازی و لە سیاست ئیتر ئەم ژیانە دروستە بکە ئیسە بۆ بە سیاسەتێکی غابە بەس ئەوەنەی نەخورێ بێ مەمنونی بەزەوە چیمان پێ دەڵێت لەبارەوەی کە کێنەوانەی کەم سیستەمە جیهانیە بەڕێوە دەبن و بۆ میلەتانی ناوچەکە بۆ میلەتانی ژێرەستە وا تا بۆ ئێمە بۆ کوردیش ئێستا بۆ نمونە ئەو بزانەوە تۆمبارەکەش ناوی هاتە بوو لە ئیمێڵەکانە ترامپ CNN دەڵێ 1600 جار ناوی هاتووە خودی خۆی با لە ترامپ بۆ دەست پێ بکەین تا ئەم لەحزە لە ناو ئەو سیاسانی ناویان هاتووە ترامپ وەکو دەلیل و شایەتی ئەتوانی بڵێ پاکترینیانە کە لەوەی کە شتێکی ئیسپات بوو بێجاریان چوو بێ بۆوێت تا ئێستا ئەو ئیسپات نەبووە کە ئەو چوەتە دوورگەکە یا بە فعلی شتێکی گرۆ هەمووی قسێ زیاتر ئەوانی تر بە فعلی شتیان لەسەر ئیسپات بووە ئەوەش بەشێک لەوەی کە جوورەتی گرۆسڵەن ئیمزایکە و بێڵێت بڵاو بێتەوە چونکە خۆی ئاڵێ هەمووی تاوانبارن تامانەوە مەجای دیارە بەزەڵێ ئەم شانازی بۆ کەمترین تاوانی هەیە لە چاوانە ئەوانەی پێش خۆی ئەوانەی بووە هاوڕێکان بووە بەڵە پەیوەندیان هەبوو هەموو شتێ و زانیاریانە هەیە بەڵام پرسیارەکەمەیە کە کێ ئیدارەی ئیسەی ئەم سەرزەویەکە سیستەمی جیهانی ئیسە ناوی چییە ئەو سیستەمە ئیداری سەرزەویەکە ناوی چییە کێ پەیوەندیەکان ڕێخەخە کێ یاسای نێودەوڵەتی یەکێشێ کێ UN بەڕێوە باو کێ دادگای نێودەوڵەتی بەڕێوە باو ئەی بۆ نمونە گەلێکی بێدەسەڵاتی بێسنووری بێهێزی وەکو ئێمە کێی پارێزی جاران ئێمە پشتمان بە ئەنجومەنی ئاسایش یا بە هێزی نێودەوڵەتی یا بە یاسا نێودەوڵەتیەکان یا بە قیەم و ئەخلاق و مافی مرۆڤ و ئەم جۆرانە پشتمان پێ بست قسەمان لەسەرە گرەمان وا ناکرێت بەسە کێوە ئەو پارێزی ئەم نائینسانانە ئەم مناڵخۆرانە یعنی قەت تەسەورەکەی ئێمە پشت بە ئەمانە بەسین لە شتێکمان بۆ بکەن یا ئینسانیت بنوێنن بەرامبەر خەڵک یا ئێمە وەکو بەشەر سێرکەن وەکو بەشەر سێرمان ناکەن ئێستا لە ئیمێڵەکانیانە بەشێکی کەشف بووە کە ئەمانە ئیش لەسەر گۆڕینی جیناتی ئینسانەکە و ئەمانە نیان شاردوێتەوە کە هەمیشە ئەڵێن ئەبێ 1 ملیاری زەهەبی بێڵینەوە 1 ملیاری ئاڵتوونی یعنی چی یعنی ئەڵێ ئەم خەڵکی سەرزەوی 4 ملیارە 8 ملیارە زیاوە ئەبێ 1 ملیاری بێن 1 ملیارەکێکێن ئەوانەی کە بەم ڕیزامە ئێمە قوبوڵەکەن لەم نیزامی ئەوانە هیچ ئەفریقیەکی تیانی حساب بۆ ئەفریقا ناگەن مەلاین بەشەر ئەوە ئەم منتیقە و شەرق و مسلمانان و ئەمانیش هەر بە بەشەر نازانن ئەوان ئیش لەسەرەوەکەن بەتاوێت خۆیان ئەو مەجموعە کە جوولەکە باڵا دەست بێ لەگەڵ هەر کەسێکی سپیپێستی ئەوروپی کە جوولەکەی قوبوڵ بێ و خزمەتکاری جوولەکەی قوبوڵ بێ ئەوان ئەمەنەی بە بەشەر زانن و بڕوایان وایە ئەبێ ئەمەنە بێنێتەوە ئیشیان کردووە لەسەر چی ئەو دەلایل و ئیمێڵەکانیانە کۆمەڵی عالمی بایۆلۆجی ئیشیان کردووە لەسەر پەرەپێدانی نەخۆشیەکانی زەهایمەر و شەکرەی پلەسێ بۆ بیکەن بە چەکێکی بایۆلۆجی لە جیاتی ئەوەی خەڵک دانەدانە بە مەمرێ بە مەلاین بکوشن بە جارێک بە شەکرە بە زەهایمەر بە پەتا گەورەکان
ئەم نائینسانانە کە ئێمە هەمووی بە زیاوەزانن، هەموو خەڵکی سەرزەوی بە زیاوەزان بێژگە لە خۆیان و بە چاوێکی ئیستیعلا و سێری هەموو خەڵکەکەن، ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر زەوی. کێشە گرنگەکەوەیە وا بزانین جێفری ئێپستین ڕۆشتووە، ئەم پرۆسە تەواو نەبووە، ئێستا حکومەکەن. و ئەگەر هەموو ئەم کۆمەڵگەی نێودەوڵەتی و خەڵک هەمووی هۆشیار نەبێتەوە و جیاوازیەکان نەخینە ئەولاوە، ئێستا ڕەنگە ئەم دۆسیەیە مادەیەکی باش بێ بۆ مزایدەی ئایدۆلۆژی. بۆ نمونە منێکی ئیسلامی بەسەر علمانیە، بەسەر کەسانێک کە مولحیدن مزایدەی بکەم بەسەر وەڵام ها فەرموچیەکەن ها ئەوانە. ئەوی تریش بێتەوە دەستکا بە مزایدە لە دۆسیەکی دوور لە شتێکی تر هەر لە شەڕابین. بەڵام لە نەتیجە ئێمە خەڵکی سەرزەوی هەمومان لە ژێر مەترسی لێکەوتەکانی ئەم نیزامە حکومان و ئەمانە حکومانەکەن، ئەم مناڵخۆرە، ئەم ڕەوشت نزمانە. باشە ئەبێ یەک بگرین بە هەموو جیاوازیەکانمانەوە، بە دینی حتا مەسیحی و مسلمان، علمانی و ئیسلامی، کورد و عەرەب و هەموو خەڵکی ئەم منتیقە ئەبێ یەک بگرێ لە هەر چوارچێوێکا بێ، لە هەر پێگاتەیەکا بێ کە ئەگەر بە یەک ئەمە نەکەن بەردەوامە بن لەسەر حکم ئەمان و بەردەوامە بن لەسەر تاوانەکانیان، ڕەنگە سەریعتریشیکەن، ڕەنگە ئەو بەرنامە و پرۆگرامانیان هەیەنە بۆ لە ناوبردنی بەشەریەت سەریعتریکەن. هیچ دوور نییە وەکو فەیلسوفە ڕووسیاڵێ، هیچ دوور نییە کە ئەگەر ئاوا بڕوا بۆ پۆشینی بۆ تێپەڕاندنی ئەم دۆسیە حەساسە جەنگێکی ئەتۆمی بەرپاکەن. هیچ دوور بۆ ئیشی لەسەرەکەن، هەم بۆ کەیسە هەم بۆ ئەوەیە پێڵە کەمکردنەوەی ژمارەی خەڵک لەسەر زەویەوان خۆیان کەمینێکن، چەند ملیۆنێکن وەکو جوولەکە. ئەم جۆرە مەخلوقاتی کە ئەمەنە بۆگەنن لە پەنجەی دەس و لە سڵان و لە هەزاران و لە ملیۆنان، ئەمان لەمە زیاتر بە بەشەر نازانن، بۆیان گرنگ نییە هەرچی وڵاتە بە ئەتۆم وێران بێ. باش بەس سەبارەت بۆی کە لە ئیمێلەکاندان دێک زانای فیزیایش ڕۆشتون بۆ ئەوێ، ئەوان چ پەیوەندیان بەو پرسەوەیە و چۆن لەم پرسە تێبگەین لە زانستەکانیان لە بیر دۆزەکانیان، یعنی کەوان چوو بن بۆ پەیوەندیان لەگەڵ دوورگەیەکی ئەوە هەبوو بێ، لەگەڵ جێفری هەبوو بێ، چۆن لی تێبگەین؟ وڵاوە جێگەی پرسیارەوە ئەبێ گومان دروستەکاتەوە لەسەر ئۆتڕۆحەکانیان. ئایا بەڕاستی ئەمانە قسەی خۆیان ئەیگێنن و ئەمانە تەڵقین ناکرێن کە ئەم ئەفکارانە بە زمانی علم بڵێن بە خەڵک و خەڵک بە علم کۆنتڕۆڵکەن، بڵێن ئەمە علمە، ترکەوتە علمە تەواو مناقەشاڵ ناگرێت. ئایا ئەمەیتیان نییە؟ و ئەمانە لەم پرۆسەی بەتایبە بەشە شەیتان پەرستیەکەی و تەعەبودەکەی ئەمانە لەکوێی ئەو پرۆسان؟ ئەوە بێجگە لەوانەی کە ناودارن، ئەوانی تریان کە کەس ناسیە بە فعلی لە ئیشا بوون، ئیشیان لەسەر گۆڕینی جینات کردوە، ئیشیان لەسەر گۆڕینی پەتا و چەکە بایۆلۆجیەکان کردوە، ئیشیان لەسەر گۆڕینی ئیستنساخی بەشەر کە مختبەرێکیان هەبووە لە ئۆکرانیا کە بۆ ئیش لەسەر تەطویری کۆپیکردنەوەی بەشەرکەن. هەر ئێمە هیچی بە بەشەر نازانن، ژمارەیەک لە خۆی وەکو جێفری و هەرێکێ لەو نەوعانەی خۆی مدیرەکەی خەڵکانی تر بێن کۆپیکەن. لە جادی دانەیەگە بێ با 100 دانە بێ، با 2000 دانەی لەوە بێ بە جیناتی ئەو، بە پێگاتی و بە ڕەنگی ئەو، بە دروستکە. ئەم عەقڵیەتە شەیتانیە بەداخەوە بە عیلم بەشداری تیاکراوە و ئەوانەیش متەهەمن، ناویان هەیە بە ئەنواع ئەشکاڵ، بەڵام چەک ئاستێک ئەمە بەشدار بوون و چی کراوە، بەڵام بێئینساف نەبین. حتا ئەوانە و زانایان و هەر کەسێکی تر کە ناوی هەیە لێوە. ئەم پرۆسە چونکە چەند بەشە، چەند بەشە، بەشێکی بریتێ بۆ لە ئیسقاطی، هەمووی بڵاو نەکراتەوە، بەشێکی بریتێ لە ئیسقاطی ئەو حەفلاتانی کە لەوێ کراوە، بەشێکی پەیوەندی بە سیاسەت و پەیوەندیەکان و بەشێکی پەیوەندی بە جامعەکان و بەشێکی پەیوەندی بە ئەمنی ئیسرائیل. یعنی دۆسیە زۆرن، ڕەنگە عالمێکە بێ ناویش لەوێ بێ، بەڵام لەو پرۆسە بەشدار نەبێت، لە شوێنی ترا بەشدار بێت، لە شوێنێکی ترا ئیشی کردبێت. سیاسیە کەسێک هونەرمەندێ ناوی هەبێت لە پرۆسەکە، بەڵام جاری وایە ناوی هەیە بەڵام بە سلبی ناوی، بۆ نمونە عیمران خان ناوی هەیە لە دۆسیەکانە، بەڵام بە زەم باسیەکەن کامە سەرۆکێکی مەترسیدارە و چی کابینیمان کە چیشی لێکراوە. ئەکرێ هەرچکەس مامەسەوەی هەرچکەس ناوی هەبێ ئەبێت لە زمانی تەحقیقاوی، بەڵام پرسیارە سەرەکەوێ ئەمانە ناویان هەیە و ئەوانەی بە فعلی بەشدارن لە پرۆسەکە، بۆ ئەبێ بەز یەک تاوانبار دیار بێ ناوی جفری بێ و ئەویش بڵێن مردووە. ئەی کوڵانی تر ئەم پرۆساون هەمووی ماوە، نەگماون هەمووی ماوە، ینی زرابێکتر نییە بڵێ ئەمیشی تایە ئەویشتایە. پرۆسەی جاری وایە جەریمەی قەتڵێکی بەسیط چەند هاوکاری بۆ دروستە بێ و ئەوانیش ئەگیرێن. ئەم کەسە خۆی تەنیا ئەم پرۆسەی کردو
و ئایا دوای ئەم تەواو کۆتایی بێت ئێستا نیزامەکە بەردەوام نییە سیستەمەکە بەردەوام نییە نەخێر بە عەکسەوە ئێستا بە ئاشکرا بەردەوامە بەڵام ئەوێ مەشە ناسین و نازانی پلانە گڵاوەکانیان بەرەو باش بەس ئەوەی کە ئەم دۆسیە و مەسەلە ئیلحاد هیچ پەیوەندیان بێکەوە یاخود ئەوانەی کە برە و بەو ئیلحاد و ڕێڕەوەکانی بردۆزەکانی دن هیچ پەیوەندیکەم بەو دۆسیە و بەو جێفریەوە هاوڕێ ئەوە بەکارهێنانی وشەی من تۆزێ ئینسانی هینەکە تۆزێ شتێکی ناشرینە بەڵام ئەوە هیچ بە ڕوونی لە کاتی تۆفانی ئەقسا و جینۆسایدی غەزا قسەم لەسەر کردەوە پێشەوە بە چەند ساڵ بەردەوام وتومە چونکە لە چەند شوێنە بەداتە ئاگام لێ بۆ کە چۆن ئیسرائیل بە دوای بڵاوکردنەوەی ئیلحادەوێ بۆ جارێ ئیسرائیل خۆی وەکو خۆی دینێکی بانخواز نییە ینی تۆ نایێنێ بتکا بە جوولەکە بە قوڵی نەبی بە جوولەکە بەس مسلمانێک مەسیحی گوانە مسلمان و مەسیحی ئەڵێن هەچ کەس بێت ڕزگاری کە بیبین بۆ بەهشت ینی تەخواخوایانە یەکێ زیاتر مسلمان بێ یەکێ زیاتر بێ بە مەسیحی واتە دینی تەبشیرین جوولەکە دینێکی تەبشیری نییە و بۆی گرنگ نییە غەیری جوولەکە چی بەسەریت و بێ بەچی بۆی باشترین حەل بۆ ئەوەیە ئایا مسلمان بێ یان ملحید بێ باشترین حەل بۆ ملحید بێ تۆی بینی چ ملحیدێ بەردراوەتە کۆمەڵگە مسلمانەکان پیرۆزیەکانمان ئیهانەکە ئیستیفزازەکە بە سوکایەتی بەخوا بە پێغەمبەر بە قورئان کە ئەمانە پیرۆزی ئەم کۆمەڵگە مسلمانانن ئەم جورئەتە کێیان ناتێ ئەم دۆلاری حرامە لەکوێوە کرێتە دەماغیان و زمانیان پڕەکا لە پیسی بەرامبەر پیرۆزترین پیرۆزیەکانی میلەتەکەی ئینسانەکرێ ملحید بێ بەڵام ئیهانەی پیرۆزی دراوسێکەی نەکە ئیهانەی پیرۆزی میلەتەکەی نەکە کێ جورئەتی ئەوەی ئااتێ من هەمووشە وتومە ئەمە زایۆنیە و ئەمە ئەو دەفعیانەکە و ئەو دەخیلەکەیان پڕەکە ئێستا لەم دۆسیانە سەرانی پلەیەکی ئیلحاد لەسەر زەویە ئەوانەی بوون بە بتی ئیلحاد لەسەر زەویە هاوڕێ و دەسە مێزی یەکەمی ئەم ئینسانە نابوتن و ئەم لەناو ئەم مؤسسە بۆ گەنیان ئێتر بەڵگە لەمە ڕوونتر کە ئیلحاد وەکو ئیلحاد باسی هەموو ملحیدە ناکەین کابرا بێباوەڕە ئازادی بێباوەڕی هەیە لە ئیسلامە کەس بە زۆر مسلمان ناگرێت بێباوەڕە بەڵام کاتێ بێباوەڕەکەی بێ بە بزوتنەوە بە جوڵە سەروبنی ئەبێ و چالاکی ئەبێ کەناڵی ئەبێ لە پرۆسەی فیکر و گفتوگۆ دەرەچێ ئەبێ بە پرۆسەی پەرپەرکردنی کۆمەڵگە و لێدان لە پیرۆزیەکانی کۆمەڵگە و دروستکردنی بەلبەلە و مەشاکیل لە ناو کۆمەڵگە ئێمە کاڵم کۆمەڵگە ئێمە هەموو کۆمەڵگە مسلمانەکان بە تایبەت ئەمە چی ئەمەکە بە جوڵە ئەمە چی ئەمەکە بە مەشاکیل ئەو بەڵگانە ئەو دۆسیانە بەشێک لە وەڵامی ئەمان لانیکەم بۆ خەڵگێنەوە نەک بن ئەوسەری هەیە بۆ لێرش بەڵێ هیچ ملحیدێک نییە لەم بە کوردی قسە بکە و بە کوردی سوکاتی بە دینی گەلی کورد بکە بە مقدساتی گەلی کورد بکە ئللا دۆلاری حرامی زایانی شۆتە قوڕی سوپای ئەلکترۆنیش بەڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکانی زۆر بەڵێ نابینی پرۆسەیەکێ لە ڕووداوێک ڕوایە لە وڵاتێمە چ پێویستەکە جمێن بەخوای ئەم میلەتە بین چ پێویستەکە جمێن بە دینی ئەم میلەتە بین چ پێویستەکە جمێن بە پێغەمبەری ئەم میلەتە بین چێ ئەم ئاراستەکە چێ ئەم هەزاران ئەکاونتە فەیکە ئەخاتە ناو کۆمنتەکانەوە جمێن بن ئەسڵەن ئیسفادەی لە یەکەین کورد دەتوانێت ئیسفادە لە جمێن بە دین بکە لە هیچ پرۆسەیەکە نەخێر کەسێکێ ئەم پرۆسەیە دروستەکە و ئەم دەفعێمەکە و نوخبەی ئیلحاد کە بەشێکیان ناوەکانی ناسراوە دۆلاری حرامی زایۆنی ئیدارەیانەکە سەرانی ئیلحاد لە ناو مەلەفەیە نامێنێ بەڵام ئەمە وەکو نوخبە و ئەوەی کە ئەجوڵێنرێ بەڵام وەکو تر کەسێک ئەلمانیە کەسێک بڕوای بە ئەسڵە مەشروعی ئیسلامیش نییە کەسێک بڕوای بە ئەم پرۆسانە نییە لاییکە ئەسڵەن بڕوای بە بوونی خواژ نییە ئەمە بابەتێکی ترە وەرن بامومان بە یەکەوە بۆ نمونەیسە ئێمە لەم کوردستانە هەمومان بەبێت جیاوازی بەتاوی ئێمە وەکو مسلمان نیشتیمانێکی ترمان نییە لە کوردستان زیاتر کوێی ترمانێ هەمانە شوێنێکی سێمارێکە بۆی بڕۆین هەمومان مناڵی ئەم خاکەین لەگەڵ ئەم میلەتەی خۆمانە باو باپیرانمان لێرەواتوە لە ناو تەکیە و مزگەوت و مەلاوە لە ناو کوچە و کۆڵانی ئەم خاکە پیرۆزە و کانیا و بەردەنوێژەکانی و ئەم میلەتە هاتووە هەمومان بەیەکەوە باشە لەم کوردستانە زیاترمان نییە بۆ هەمومان بەیەکۆ نین لەسەر ئەم خاکە و بە هێزێکی معنەوی گرنگی وەکو ئیسلام
ینی ئێستا کەی بینین ئەم دۆسیانە کەشفە بێ یەکەم وشەیە بە دەمی هەر کەسێکە حتا ئیسلامیش نەبێ ئەکسەر لە سوپاس بخوا بەس نێ مسڵمانم هەرمەجددی لە دینی ئێمەیان مناڵ سەر بڕی و مناڵ ئەتکەیت و ئاشوو بە بنیتەوە و شەڕی ئەتۆمی دروستکەیت و فەساد دروستکەی لە بینی وڵاتان و خەڵک لە ناوبەری ئەمە لەکوێ هەیە ئەم دینە نەبووە بە قیەمی ئەم دینە نەبووە بە کولتوری ناو ئەم گەلە ئێمە نەشێلراوە لەگەڵ گەلی کووردا ئەم هەموو قیەمە ئینسانیە پاکە بەرزەی لە ناو گەلی کووردا هەیە هەر ئەوەی لەم شەوی بەراتە سەدان هەزار مناڵی ئەم وڵاتە ئەچێتە دەرەوە مناڵەکانمان چوون بۆ دراوسەکان و یەکی بە عەلاگەیەک چکلێتەوە هاتنەوە کەسمان دڵمان لای ئەوە بوو مەگەرم ڕووداوە ترسان بینین نا کەسمان تا ئێستا چەند ساڵ دڵمان لایەوە مناڵەکەم بفرێنرێ مناڵەکەم چی لێ بکرێ مناڵ لە هەموو ئەوروپا ئەمریکا لە قتەی وا ڕووی نایە و ڕوویش نایەت کە مناڵ بتوانێت بچێتە دەرەوە لە شەوە بە تەنیا بگەڕێ و بە سەلامەت بگەڕێتەوە ئەم قیەمە ئینسانی و ئەخلاقیە بەرزەی لە ئیسلامەوە شێلراوە لەگەڵ گەلی کووردا وتمان نیشتیمانەکەمان کوردستان قیەمی ئیسلامی شێلراو بووە بە کللتور هەر بووە بە کللتوری ڕۆژانەمان ئەم دوانە نابێت دەفعمانکەن کە ئێمە بە یەکەوە سەنگەری دۆستایەتی دروستکەین تەبعاً دەرکەوت لە ڕووداوەکانی ئەم مانگە و ئەم چەند ساڵی ڕابردووە ئەگەر زاکیرەمان بەشێوە نەکا بگەڕێتەوە 100 ساڵ لەمەوە پێش لە ساکیز بیکەوە بینەوە پێە تا ڕیفراندۆم و تا ئاژ بەتاڵ و تا هەموو پرۆسانی ڕوویەوە بەسەر گەلی کووردا تا ئەرفال و کیمیاباران و پشتیوانیان لە سەددام و چەکپێدانی و هەموو ئەوشتانە هیچی نەزانین ئەم چەند مانگەی کە ڕووداوەکان ڕوویان لە منتیقا بۆمان دەرنەکەوتووە ئێمە گەلی کورد جگە لە یەک دۆستی ترمانیە وەکو کورد ئێمە بەس دەستیەکین خەڵکی کورد ئێمە دینێکمان هەیە پڕ لە قیەمی باڵا و بەهێز وە بووە بە کللتور لە ناو ناخ و جوانی ناو کللتورەکانمانە زایدەن کوردستانمانەیە ئەبێ باوەشکەین بەمە بەچی بە موەسسەسەی خێزان بابگەڕین و دواوە هەجمەیەکی گەورە لەلایەن پەیوەندی بە لێدان لە خێزان و ئێستا بێ بڕۆینەوە ئەو پرسیارانە بکەین و ئەوانەوە هەیە بە ناوی جێندەر و بە ناوی مافی مناڵ و بە ناوی چی و چیەوە بە دۆلاری سپۆنسەرکراوی دەرەوە چۆن هێرشەکرایە سەر خێزان لە کوردستان ئەوانە کێ بوون چۆن بۆ ئەدرا لە خێزان لە نەتیجا وەمان دەرەکەوێت کە خەڵکێگەی لە جیانە نایەوێ ئافرەت خاوەنی هەبێ هەر بەجددی ئەوەی کوردواری پیاڵێ هاڵە بێ ساحێبە پێی خۆشە هەموو ئافرەت ساحێبێ نەبێ بۆی ئەو بتوانێت لەو موەسسانەی خۆی لەو هەموو دەستگای دنیاە بەکاری بێنێ و بیکا بەو کاڵایی کەیبینی چی لێکرێ لە جیانە لە ئەلامە لە فاشیۆنە لە کڕین و فرۆشنال تا بازرگانی پێکردنیان ئێکە ساحیبی نەبوو ئافرەتێک بێنە باوکی نەبێ برای نەبێ مامی نەبێ خاڵی نەبێ بێ ساحێب بێ چی بەسەریە نایەنەوێ وای لێ بێ لە کۆمەڵگەی ئێمەیە ئافرەت زۆر پیرۆزە هەر ئەم کاردانەوەی کە بینیمان لە بڕینی ئەو پرچی ئافرەتەیە ئەمە سلماندی لە ناو کللتورمانە هەر بە کللتور ئەم قیەمە ئینسانیە باڵایە کە لە دینە بۆمان هاتووە بۆ بە کللتورمان ئافرەت لای ئێمە شەرەفە بیرت بێت چەند دژایەتی ئەم وشەیە کرا وەختی خۆی کەوت ئافرەت شەرەفە 1 ملیۆن زۆرە تەمان دایم کەمینە نەو دەنگ بەرزانە بە دەنگی بەرز هاواریانەگر ناخێر ئافرەت جانیجی شەرەفە و ئافرەت وەکو پیاوە و ئافرەت یەکسان ئەم قسانیان زۆرە گروانی بەس ئێستا کللتوری ئێمە بۆی نەسەلما کە بەڵێ ئافرەت شەرەفی ئێمەیە و ئێمە بەبێ ئەوەی سێرکەین ئەم ئافرەتە چێە ئەی ناسم یا نایناسم لە هەر شوێنێکی ئەم کوردستانە لەسەر جادێک لەسەری نانەوایەک لە هەر پرۆسەیەکە ئافرەت لای ئێمە لە پێش نییە احترامی نەگیراوە بۆکو پیرۆز سێری نەکراوە و هەمومان ئەو خەڵکە چی نەکرد بۆ پرچێ بە عالەمی نەوتوە کاکە ئەم شتە لای ئێمە شەرەفە کاکە تو نەزانین شتێکی بەسیط دەکردو ئەمە یعنی چی ئێمە دیسانینەوە بۆ ئەم پرۆسەیە کوردستان نیشتیمانی هەمومانە باشە جگە لە کوردستان شوێنێکی ترمانیە لە هەر شوێنە بین نامۆین زۆر بەمان ڕۆشتین بۆ ئەوروپا بۆ ئەمریکا بووە هەر بە نامۆی ئەژی و هەر نامۆ بێ بە کولتوری بەو خاکە بە هەموو قیەمی هەر کوردستانیەوە ئەمڕۆ بەیانیش بێرە بێتەوە دوو ئەو پرۆسەی هینەی پیاڵن چی پیاڵن ئاین کە بۆ بە کللتور قیەمە ئینسان ئیسلامیەکانمان کە بۆ کللتوری ئەم کۆمەڵگەیە ئاوا بەستونیێتەوە ئێمە بۆی بۆسینەوە بەرامبەر بەو نیزامەن دەولیە بەو سیستەمە بۆ گەنە
مناڵخۆرە چی بکەین ئەبێ و ئیسلامە بێنین ئەوەنەی تر باوەشی پیاگەین ئەوەنەی تر دەستی پێوە بگرین وە قیەمەکانمان پتەوترکەینەوە و دەست بگرینەوەکە زائیدەن پرۆسەی پاراستنی خێزان پاراستن و بەرگریکردن لی بە هەمومان بەیەکەوە بە بێ جیاوازی فکریەکان ئایدۆلۆجیەکان بخەولاوە ئەگەر وانەکەین چیمان بەسەر ئاوا دەسەخەنە ناومان بە ناوی مافی ئافرەت بە ناوی مافی مناڵ وامان لەکەن ڕەگەزگۆڕین وامان لەکەن بەڕەڵایی بێساحیبی نەمانی خێزان هەڵۆشانەوەی خێزان تا ئەوەی هەمومان کۆنتترۆلکەن تا ئەوەی کە ئاوا بمانکەن بەبەشی لە کاڵا و من گومانمێ تاوان گەلی کورد ئەگەر ئاوا بۆی بژمێری دیراسی قوڵ منە لەسەر هەجگەلێک بەڵام خۆ کورد دەبینم ئەتوانم پلەیەکی بەمێن لەوەی کە وابەستەیە بەخۆیەوە بەقیەمە دینیەکانیەوە و شەرەف پارێزە من بەوە بینم کە دژایەتیەکرێ یعنی ئەمە بە هۆکارێکی تۆ لەم نیزامە ئەم گەلەجێ بێتەوە گەلێکیوە ئێمە بۆی ببین بە بەشە لەم نیزامە قبولمانکەن ئەم مناڵ خۆرانە قبولمانگە بێ چی بکەین ئەبێ واز لە خێزان بێنین ئەبێ واز لە ئیسلام بێنین وەکو قیەم و ئەخلاقوانە واز لە شەرەف بێنین حیج ئەم شتانە نەمێنێ هەمومان بین بە خزمەتکاری ئەم سیستەمە ببین بە مناڵخۆر ببین بە شەیتان پەرست ئەمە ئەخیرەکەیەتی ئەگەر تۆ توانی تا ئێرە بڕۆی ئەتوانی بە شێوی لەم سیستەمە بەڵام کە ئەم ڕێگەت پێ قبول ناکرێ حەلەکەی بەزەمێ کوردستان خێزان پێکەوە پاراستنی ئەم شونەسە بەهێزە دینیە کە ئەتوانێ بەرامبەر بەم نیزامە دەولیە بۆستێت باشە کاتمان کەمەوە سەبارەتەوەی کە پێش زۆر بەڕێزش باسی مافی مرۆڤ دەکرا یاسای نێودەوڵەتی مافی منداڵ ینی دەمامکەکەی درەنگکەوت یان لە غەزەوە لە ئێستاوە بە سەبارەت بە شارستانی ڕۆژ ئاواش بە زاناکانیان فەیلسوفە ڕووسیەکە ئەڵێ شارستانێتی ڕۆژاوە بەم دۆسیە کۆتا بزماریاوە لە حەزارەتەکەی تەواو ڕوخێ ڕووخاوە ئەم شارستانێتی کە تەجمیلی دنیا کراوە چی بۆ کرا چی کرا ئەشاررایەوە پنتە قوڵەکانی لە تونند و تیژی لە ڕق لە جیاکاری لە دژایەتی قوڵیان بۆ قیەمە بەها بارزەکان ئێستا کەشف بوو تەبعاً پێشتر ئینسانی ژیر ئەوەی حسێکیەیە و ئەوەی تێگەشت بوو لە سیراعەکە زوو هاواری کردووە بۆمە زوو هاواری کردووە بۆمە بەس ئێستا هیچ هوەرێکی تیان نەماوە بۆ خەڵکی شەرحکە هاچی ڕۆیە پێویستەکە بۆ شەرەکەی خۆی ئەی بینێ و ئەمە ڕوئەیە و ئەم ئینیارە ڕوئەیە بە بۆچوونی کەسێکیوە من قیەمی ئیسلامی تاکە پارێزەرە بێ بۆ ئەم سیستەمە گیانێ و تاکە بەدیلیشە بێ بووی باش بۆ ئێمە شانسمانەیە وەکو گەلی کورد بەشێکی لەم قیەمە و بەشێکین لەوەی کە بۆ بە کللتوری ناومان ئاسانتر دەتوانی خۆمان پارێزی بەزوکو دو پرسیارمە بۆ بەڕێزوتت ئەم دۆسیێتەنە لەو درێژ نەکەینەوە بازرگانی بە مرۆڤەوە کراوە بەدەن دەزرێژی کراوەتە سەر مناڵە کەەوە تاوانێکی گەورەیە بەستاوانی بچووکردنەوەی لە شخصێکە ئەو کەسە خۆی تەنیا بە تاوانبار و بچووکردنەوەی بەس لە دۆسەی دوورگەکە کە ئیشی نائەخلاقی تیاکراوە ئەمە بەشێکە لە سیاسەتی تێپەڕاندنی دۆسیەکە خەڵکی ئەمریکا ئەبەمە نەوەساوە داوای زیاترەکە چیەکە ئەڵە کێن حکومی پشتەماگەن لە دەرێ ئەوە کێی تریان گرتووە چەند بڕیار بەسەر ئەمریکا و وڵاتانە سەپێنراوە کە هیچ پەیوەندی نیە بە بەرژۆندیەکانمانەوە پێویست ناکە بە پارەی ئەمریکی بە خوێنی ئەمریکی بە سومعی ئەمریکی ئێمە خزمەتکاری گروپێکی مناڵخۆر بکەین ئێستا چۆتە قۆناغێکی تر و خەڵک بەمە ناوەسێ بەس بەوەی ئەیکو ئەوانی تر دادگای ئەوانی تر حکمی ئەوانی تر باش بەس بۆچی تۆ بەڕێستەمووی دەبەستێ و بە مۆسات بە ئیسرائیل ئەو مەترسێ گەورەکەی لەسەر گیان لەسەر مرۆڤایەتی لەسەر کۆمەڵگا هەتا لەسەر کورد ئێستا یعنی چەند مانگ لەمە پێش چەند ساڵ لەمە پێش ئەکرا ئینکاری ئەوە بکرێ بڵێ ڕەبتی هەیە بە موسادەوە هیچ کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکە بڵێ ئەم کەسە ئیشی بۆ موساد کردو و ئەم کەسە ڕێنمایەکانی موسادی بردۆ بەڕێوە بەڵام دوجار ئایا ئەم کەسە و موسادیش لە زمانی موسسەیەکی ترانین باشە کێتری دارێ شوێنە دوورەوە مەترسیەکانی لەسەر ئێمە بۆ دوورە ئەوە ئیسرائیل نییە لێوە چەقی مشکلەکەوتا لە ئیسرائیل و سەرەتانەکە ڕیشکی سەرەتانەکەوتا لە ناو فیدنە و فەسادەکەوتا لەوێ لە هەمومان نزیکە ئەو تا ساڕوخی بەسەرمان ناچێ بۆ ملاچێ بۆ لاوچلە قیەمەکەیشی بە زۆرە سەپێرێ بەسەرمانە ئەڵێم ئەنە ڕەبوکم الأعلا ئادەی کێ هەیە بەرامبەرم بۆسێ بەچیش خۆزگە بە ئازایەتی خۆی ئێمە بینیمان لە 7 ئۆکتۆبەرە خۆیان بای چەنن
بەوەی کە ئەمریکایەکی ڕام کردووە کۆنتترۆلی موسساتە حساسەکانی ئەمریکای کردووە لە سەربازی لە اقتصادی لە سیاسی لە علمی لە هەمووی ئەو کۆنتترۆلەوەی کردوە هێزێکی گەورەیەوەکو ئەمریکا بێت داخوازیەکانی داخوازیان زۆر بۆ گەنەکانی ئەم قوارەیە جێبەجێ بکات لە چی لە مەشاگیر دروستکردن لێرە خوێن ڕشتن لەم ناوە 20,000 مناڵ بە ساڕوخی زیرەک لە ناو غەزا کوژران ئەگەر ئەم خوێن خۆرانە ئیجازیان نابێ ئەم مناڵ خۆرانە ئیجازیان نابێ چ هوەرێک لە مابوو یعنی هیچ ئازادیتیان نەبوو ساڕوخێکی زیرەک کە ئەتوانی بینێری بۆ سەر شخصێک تۆ بە تایبەت بینێری بۆ شوێنێک کە زۆرترین ژماری مناڵی تایە و ئەژزانی و شوێنە عدەدی مناڵەکەی 100 مناڵی تایە و 18 پیاوی تایە و 4 ژنی تایە و بە تەمەنیشیان دیارەکە ئەو ئەینا بۆ شوێنەوە و بە ئەنقەس زۆرترین مناڵی کوشتووە لە غەزە و بە ئەنقەس زۆرترین دایکی کوشتووە و ئەو دایکانی لە پێشا کوشتووە کە حامیلن ئەم مۆخە ئەمە ئیدارەی کردو و ئەمە ئەمێنێ و ئەمە ماوە نە مناڵی ئێمە لێ پارێزراوە نە کەسی ئێمە لێ پارێزرێ و نە کەس زەمانەتەوەی پێدراوە کە تۆی تیانیت سپاس دەکەین مامۆستای سپاسیانە دەبوون دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ